هشیار بووم ئەس دنیا هەمی کەر بە دەنگێ مەلای ئەڵڵاهو ئەکبەر. ئەڵڵاهو ئەکبەر دەنگێ منارێ رابن دەبێژت هەر وەک هەوارێ. رابن دەبێژت وەختێ سبەیە ساحب خەباتان شەیتان لە پێیە. مەغلوب نەبن هۆن ji destê لەعەینی بۆنا خودەیە رابن بچینی. پاقش بکن xwe ji kêmê û qirêjê حازر bibin hem bona nûêjê. حازر bibin û efwa qusûran ku xaliqê we vedixwazit dîwan. Wext teng e leskin bigihne mizgewt li pey melayê hêj roj nederkewt. Emrê Xwedê em pêk vebînin ca xelk nebêjit bê hes û dînin.